گەرم دنیاە هەر هەمووی ڕنگ بێ پێتەڵێ مێستا چیم بەدڵا بێ ڕنگ نییە بڵێم لام ناشرینە گەردووم بەبێ ڕنگ تۆ بڵێ جوان بێ ڕنگ نییە بڵێم لام ناشرینە گەردووم بەبێ ڕنگ تۆ بڵێ جوان بێ. چۆنە نازیزانی هاوڕێم ئەزانن دوو هاوڕێم هەیە زۆر تێکەڵی ڕەنگەکان بوون. جا کۆمەڵێک وێنەی جوانیان هەیە و کۆمەڵێک تابلۆی باشیان هەیە. جا پێیان خۆشە کە پێشانگایەک بکەنەوە. جا منیش ئەمڕۆ کارەکەم لەسەر خەونی ئەم دوو هاوڕێیان کە دوو برای جوان و ژیرن بۆیە خەونەکەیان بەدیێن و پێشانگایەکیان بۆکەمەوە. جا سەرەتا بابزانم لە ماڵن بۆ ئەوەی کە بچم بۆ ماڵیان وێنەکانیان ببینم دواتر پێشانگاکەیان بۆ بکەمەوە لەگەڵمان نابن لە بەرنامەی خەونی ئەم جارەمان. هاوڕێیانم با پەیوەندیان پێوە بکەین. سڵاوتان لێبێ چۆنن؟ من باشم جلی کوردیان لەبەر کردووە زۆر جوانە جلەکانتان. بۆچی قسەتان نەکرد منیش جلی کوردی بکەم؟ جلی کوردیم زۆر بۆ منیش نەمزانی گینا منیش جلی کوردی مەکرد. زۆرتان لێ هاتووە پیرۆستان بێ. جا محەممەد لەگەڵ زنار ئەو دوو برایان وەکو پێم وتن کە حەزەکان پێشانگایان بۆ بکەین و عادی باسێکی ئەو خەونەم بۆ بکەن. ئێمە حەزەکەین پێشانگامان بۆ بکرێتەوە هەروە حەزمان لەوێنشە. باشە چەند وێنەتان هەیە؟ وەڵای زۆرمان هەیە. ژمارەکەی نازانن؟ لە نزیکی سیە. نزیکی سی تابلویان هەیە کەواتە بۆ پێشانگاکردنەوەش باشە گونجاوە زۆر باشە. جا منیش پێم خۆشە کە ئەمڕۆ خەونەکەتان بەدی بێنم و سەرەتاش بێم بۆ ماڵتان بزانم کە کۆمەڵێک زانیاری لەسەر ئێوە وەربگرم و دواتریش پێشانگاکەتان بۆ بکەمەوە. پێتان خۆشە بێ؟ بەڵێ بەخێر بێ. زۆر سپاس. کەواتە جارێ خواتان لەگەڵ و من بەڕێیەکەوە میێم بۆ ماڵیەوە. خوا لەگەڵ. حافیز. بەڕاستی دوو برای زۆر ژیر بوون. جا من ئەمڕۆ خەونەکەیان بەدیهێنم پێشانگایەکیان بۆ کەمەوە لەگەڵمان نابن بزانن کە وێنەکانیان جوانە با پێکەوە بڕۆین خەونەکەیان بەدی بێنین. عزیزانم ئێستا من لە کۆڵانی ماڵی محەممەد و برای محەممەدم کە زنارەکە برا بچووکەکەی. جا پێم خۆشە پێکەوە بڕۆینە ژوورەوە گفتوگۆی بکەین لەگەڵیانە و ڕسمەکانیشیان ببینم. وەرن لەگەڵ ما با سەرەتا لە دەرگا بین بزانین نەخەوتونەتەوە. سڵاو محەممەد چۆنی؟ زۆر سپاس. باشە نەخەوتونەتەوە. سڵاو چۆنی؟ زۆر سپاس مەمنون. عزیزانمان وەکو پێشتر باسمان کرد سنار و محەممەد پێیان خۆشە کە پێشانگایەکی تایبەت بە خۆیان هەبێ.
جا ئەمڕۆ هاتوون بۆ لایەن پێم خۆشە کە لە نزیکەوە باسێکی وێنەکانیان بکەین باسێکی ئەم خەون و ئارەزوو حەزەیان بکەین جا لەگەڵمانە بن ئەوەنە دڵم خۆشە کە لە نزیکەوە بینی و من چۆنن باش دەسەنی باش یاخوا باش خۆش تۆ باشی زنار بڵێ ئەی تۆ محەممەد ئەڵا باشم سپاس ئەی دەسەنی منیش باش باشم زۆر سپاس دەکەم خۆش ئەوە چی بوو مێش مێش بوو قەی ناکە ئەویش حەزەکات دەرکەی واز لێ بێنە باشە پێم بڵێ محەممەد 11 ساڵە و زنار 7 ساڵە تەمەەن درێژ بن خۆش دەستی وێنەکێشانتان زۆر زۆر باشە هەردووکتان جا پێم بڵێن لە چیەوە دەستان پێکرد محەممەد وڵای من هەر لە مناڵیەوە حەزم لە وێنە کێشان بووە پوریشم و دایکیشم بە زۆری یارمەتی ئەنیاوم تاکو فێرم ڕاگرێ زۆر چاکە مێشەکە لە وایە قەی ناکە وازی لێ بێنە ئەی پێم بڵێ زنار تۆ وێنەی چیە کێشی حەزەکەی وێنەی چی بکێشی وێنەی ئاڵای کوردستان پێم خۆشە کە ئەتوانی وێنەی ئاڵای کوردستان بکێشی و پیشانیان بەم ئەمە پێشتر بۆی هێنا زەریەکەنەوە نارەکەش قەی ناکە نەبوت حەزەکان دەکەوێت سێکەن ئەم وێنەیە وێنەی زنارە کە ئاڵای کوردستانی کێشاوە لە شێوەی دڵ جەست زۆر زۆر جوان کێشاوێتی پێم بڵێ ئاڵای کوردستان چەند ڕەنگە سور ئێ سپی ئێ سەوز سەوز ئافرم لەگەڵ سەوزی دۆژنێ ئەی خۆرەکەش زەرد زێت خۆرەکەش لەگەڵ 20 تێشکەکەی 21 تیشکە ئافرم زانیاری باشی هەیە ئەی پێم بڵێ حەزت لە چ ڕەنگێکە زۆر سەوز و زەرد و لەگەڵ پرتەقاڵی و لەگەڵ سپی ئەو ڕەنگانە زۆرتر بەکارێنی باشە ئەی محەممەد لەسەر چی وێنە ئاکێشن وڵی بۆ بێتاقەتی لەسەر وەرەقا وێنە ئاکێشین باشە هەنە جاریش حەزمانە لەوحەیە لەسەر لەوحە وێنە ئاکێشین زۆر چاکە ئەی پێم بڵە کاتێک وێنە ئاکێشن شتدا ئەنێن لە ژێر خۆتانە پەڕۆیەک بێ یان جلی تایبەت لە بەرکەم بۆی کە پیس نەبن پارچە دانین پارچە ڕاخین پارچە ڕاخن زۆر چاکە بۆ ئەوی کە ماڵەکەش پیس نەبێت دواتر دایک و باوکتان دڵگران نەبن لێتان و بۆ شتیشتان بۆ بکڕن ئەی پێم بڵە کێ شتەکانتان بۆ کڕێن وڵی باوکم زۆر باشە پێم خۆشەکە دایک و باوکێ هانی ئێوایەن و شتەکانتان بۆ ئەکڕن و پێویستە ئێوەش کە بەباشی بەکاری بێنن وێنەی جوان بکێشن و پارێزگاری بکەن لە ماڵەکە پیسی نەکەن بۆ ئەوەی کە بۆتان بکردنەوە باشە؟ کاتێک دایگمەزیەوە بازار ئێنجا سیارەمان بۆ کرێت بوو ئێنجا کاتینەوە بۆمان لۆ دەستخۆشی لێکین ئافرم ببینن کاتە زنار ئەزانێت کە پێویستە کاتێک دایک و باوکمان یاخود خێزانەکانمان شتمان بۆ کڕن دەستخۆشیان لێ بکەین زۆر چاکە باشە محەممەد لە چیەوە ئەم خەونەتان بۆ دروست بوو کە حەزەکەم پێشانگایەکی تایبەت بە ئیشەکانی خۆت و زنار بکەنەوە ئەڵی تر حەزمان لێ بوو چونکە لێنان زۆرە کێشە وەسمان بە شتێکی شکینەوە زۆر چاکە ئەی پێم بڵێ بەدەر لە کانڤێنس و لەگەڵ وەرەقەش لەسەر بەردیش کارتان کردووە وایە بەڵێ باسی کێومان بۆ کە چۆنایی لەسەر بەردەکان کارتان کردو بەردەکان لە کێو کۆکەنەوە وڵی کاتی ئەچین بۆ لادێ و لادەکانمان هینە ئەلێ بەردی جوانی لێە ئەیتر بۆ خۆمان برد ئەلۆزینەوە هەڵێگرین و ئیتر بە پێی قیازەکە شتێ بۆ منە شووتی بەردێکی پانەهێنین کاتە بە پیلانەکان بەردەکان شوتی شتی لەسەراکەشن تۆش لەگەڵ زنارا وێناکێشی بەڵێ زۆر چاکە پێم خۆشە ئەی پێم بڵە حەزت لێ وێنەی چی زیاتر بکێشی وڵی دەشت دەشت و دەر سروشت هەستەکەم زناریژە ئاڵای کوردستانە وایە؟ زۆر چاکە جا ئێمە ئەمڕۆ خەونەکەی ئێوە بەدی ئەهێنین کە دوو برای زۆر جوان و ژیرن پێیان خۆشە کە پێشانگایکی تایبەت بە خۆیان هەبێ بەڵام ئێمە کە ئەم خەونەتان بەدی ئەهێنین ئەبێ ئێوە بەڵێن بە من بن کە لە داهاتوە خۆشتان کاری لەسەرکەن دواتر ناڵێن ئێمە پێشانگای خۆمان کردەوە تەوا واز لەم کارە ئاهێنین پێویستە کە گەورەش بوون کاری لەسەرکەن پێشانگایەکی تایبەت بە خۆتان و کارەکانی خۆتان بکەنەوە دڵنیام ئەگەر لەسەر ئەم
ئارزووی خۆتان بەردەوام بن ئەبن بە وێنە کێشێکی زۆر زۆر باش. ئەی بەشداری هیچ خولێکتان کردووە محەممەد؟ بەڵێ بەڕاست بەشداری کوێ؟ لە کازیوی سەرا بەشداری زۆر خۆشمان کردووە. لە کازیوەی سەرا پێم خۆشە کە لەوێش مامۆساکان دڵنیان کە هاوکاری باشیان کردوون بە هەمان شێوە لە قوتابخانەش ئێمەش سپاسیانەکەین. جا پێم خۆشە کە وێنەکانتان ببینم و پێکەوە هەڵیەگرین ئەیبین بۆ شوێنێک باشە لەوێ پێشانگاکەتان بۆکەینەوە. دڵخۆشە بیزنات؟ دڵخۆشی؟ مێشەکەش نەما. بڕۆین؟ بگوێ ئەڕۆین بۆ شوێنێک جارێ پێت ناڵم کوێ. سپرایزێکیشم هەیە بۆت. پێت خۆشە بێ؟ باش منیش پێم خۆشە بێ. بە باشی خۆ ئامادەکە کڵاوکە کەرەوە سەر و با بڕۆین. بینەران لە کۆتاییە دڵخۆشم کە توانیم خەونی محەممەد و زنار بەدیبێنم بەوەی کە ئەمڕۆ وەکو ئەبینن ئێمە ئێستا لە بەردەمی گەلەری ئەم نەسوورەکەیان هاتوین بۆ ئێرە بۆ ئەوەی کە ئەم وێنە جوانانەی محەممەد لەگەڵ زنار هەڵبواسین و پێشانگاکەیان بۆ بکەینەوە. دواتریش دڵنیام کە خەڵکیەت و سێری وێنە جوانەکانی محەممەد و هەروە زنارەکە. پێم بڵێ هەستت چۆنە محەممەد؟ هەستم زۆر خۆشە زۆر سپاسدانەکەم بژیت پێشانگای بە هیوام کە خۆشتان لە داهاتوە کاری لەسەر بکەن وەکەوەی کە بەڵێنم لێوەرگرتن ئەبێت بەردەوام بن. باشە زنار پێم بڵێ تۆ دڵخۆشی؟ بەڵێ من زۆر دڵخۆشم. منیش زۆر دڵخۆشم کە توانیمە دڵی ئێوە خۆشکەم. جا دواتریش خەڵکیان بۆلاتان سێری وێنەکانی ئێوەکەن. بۆیان ڕوونەکەنەوە وێنەکان باسی چیەکات؟ بۆیان باس بکەم بۆیان ڕوون بکەنەوە باشە؟ جا زنار لەگەڵ محەممەد بڵێن چی؟ ئێستا ئەچینە ژوورەوە کۆمەڵک ستاندم هێناوە وێنەکانی ئێوە بە پێی لەبەرەوەی کە پێشانگای خۆیانە بە پێی ئارەزوو یاخود خۆیان حەزەکەن چۆن وێنەکان هەڵبواسن چۆن دای بنێن لە عەرزەکەیە دای بنێن بە سەقفەکەەوە دای بنێن بیگرن بەدەستانە بە دڵی خۆتان. باشە؟ زۆر خۆشحاڵم کە پێشانگە سوورەکەتان بۆ کردنەوە. زۆر خۆشحاڵم منیش زۆر زۆر. جا ئیستا با بڕۆینە ژوورەوە لەگەڵمان نابن. ئەمە بۆ تۆمە ئاسانە. وەکووە بینن محەممەد و زنار سەرقاڵی وێنەکانیانن بۆی کە ئامادەیکەن بۆ پێشانگاکەیان. جا منیش با هاوکاریان بکەم لێرە کۆمەڵک ستاندمان هەیە پێم بڵێنەوانە لە کوێ دانن؟ وەڵاهی بەڕای من ئەم ستاندە بێنین تابلۆکی گەورە هەبوو ئەمەی کامتانە زۆر جوانیشە بیکەینە ئەو سوچە تۆڵی چی باش بە ئەمانە بەرینەکەوێ. زنار خەریکی چیدەوە بهێنە محەممەد. زۆر چاک. زنارە بە لێرە دابنین جوانە؟ وادەی سەرێکیکە با بهێنینە پێشتر بۆستە ئەمە بگرە؟
ئازیزانمان ئێمە تەواوی کارە هونەرەکانی محەممەد و زنارمان داناوە جا لێرە پێشانگاکەمان کردوتەوە ئێستا خێزانەکەی محەممەد و زناریا خودئانی کە پێیان خۆشە پێشانگاکەمان ببینن ئێمە ئەمڕۆ لێرەین جا محەممەد و زنار پێم خۆشە کە باسێکی تابلۆکانی یاخود کارە هونەرەکانی خۆیانم بۆ بکەن پێم بڵێن لە لێرە و بادەست پێ بکەین بینیم کە کۆمەڵێک ڕسمی ئەفلام کارتۆنەکانتان کردبوو وەکو شڵانش بۆ بەڵێ باشە پێتان خۆشە کە وێنە ئەکێشن سەرەتا یەکسەر دەستکەن بە وێنەکە یاخود تەختیت ئەکەن لە ڕێگەی قەڵەمەوەیان چۆن دروستیەکەن زۆر زۆر جوان دروستان کردو یەکەم جار بە قەڵم وێنەکە ئەکێژین لەسەر وەرەقە دوای ئەوە وەرەقەکە کاتێ وێنەکەمان تەواتی کێشە ئەکەینە پشتی تابلۆکەوە دوای ئەوە تابلۆکە بەسەری وەکو چۆنەڵی کۆپیە ئاینە ئەیکێشینەوە زۆر چاکە کاتە شێوازێکی خۆتان دۆزیوەتەوە باشە زنار پێم بڵێ کام وێنەی توێ ئەمە چەند جوانە ئەمە وێنەی چییە؟ ئەوە وێنەی پێنگوینە پێنگوین پێنگوین خۆشەوە؟ بەڵێ لەگەڵ ئەوە چییە؟ بەردە؟ سیڵە سیڵ؟ ئەویشم خۆشە سیڵ سەگی ئاوی سەگی ئاوی ئەمە سەگی ئاویە چەند جوانە لەگەڵ ئەمەش داینەسۆرین خۆمە ئەوەش ئەمە دایناسۆرێکە ئاگرەکێتی ئەمەش دایناسۆرێکە و ئەمەش ئاگرەکێتی چەند جوانە ئەمە پێم بڵە چەند ڕۆژی ویستام تابلۆکێش چەند ڕۆژی ویست یان چەند ساعتی ویست بە چەندێک کێشە بە 2 ساعت ئەی ئەمەیان چییە؟ ئەمە ماریۆیە زۆر جوانە زۆر جوان کێشاتە ڕەنگەکانیش زۆر زۆر جوان داناوە زنار ئافەرم بەڕاستی تۆ هونەرمەندێکی زۆر باشی ئەی پێم بڵێ ئەم بەردانە ئەوە بوو کە باسییان کردوتیان لەسەر بەردەکان وێنە ئەکێشین جا ئەم بەردانیان تایبەت هەڵبژاردووە ئەمە ئاگرەکێ ئاگرەکەی ئەو سۆڵە ئەو فیلم کارتۆنم ئەو بینی فیلم بۆستا ئەمەش خیارە ناخێ ئەو شوتیە ئەمە شوتیە ئەو لیمۆیە ئەوە لیمۆیە وای لیمۆکە قورسە زۆر باشە لەگەڵ ئەمەش قڕژاڵە زۆر زۆر جوانە زۆر زۆر جوانە ئەوش خەڵخاڵەکەی منە ئەم خەڵخاڵەکە ئەو خاڵخاڵەکەی تۆیە زۆر جوانە خاڵخاڵەکەی تۆ باشە لەگەڵ ئەوش بەلەمە ئەوەش بەلەمە زۆر جوانە زنار وەرە باسێکی ئەمانەشم بۆ بکەم محەممەد تۆش وەرە لەگەڵمانە کامیانی توێ ئەمەی سەرەوە لەگەڵ ئەوەش ئەوەش ئەتوانی باسێکمان بۆ بکەی ڕووکەرە کامێرا بۆمان باسکە بابینەرانیش بزانن کە باسی چی کردووە ئەمە چییە؟ ئەم تابلێ باسی چیەکە؟ ئەم تاولێ باسی بۆستە من ئەزانم چییە؟ هەورە ئەمەش ئەستێرەیە وایە؟ لەگەڵ ئەبیزەڵانێکیش بۆیە لەگەڵ ئەو شتێکی ڕەنگاڕەنگیش بەوێتی ئەوە ڕەنگ بەڕاستی هونەرمەندێکی زۆر باشی زنار ئەوە ئەوەش چاوەکانەتی باشە زنار زێڕینێ پەلکە زێڕینەکانیشی باشە زنار پێم بڵێ تۆ لە تەمەنی خۆتا وێنە ئەکێشی کە 7 ساڵی و محەممەدیش لە تەمەنی خۆیان کە 11 ساڵە وێنە ئەکێشێ تا چەندێک بەڕای ئێوە کە ئێوە خۆتان مناڵن هاوڕێکانتان گرنگە کە گرنگی بن بە وێنە کێشان لە جیاتیەوەی کە ئایپاد و مۆبایل بەکاربێنن پێویستە کە وێنە بکێشن تۆ ئەڵی چی؟ من ئەڵێم ئایپاد و مۆبایل بۆ چاوتان ێشێ بۆ چاو ئێشێ چاوتانێشێ ڕاستەکە ئەی تۆڵی چی محەممەد؟ بەڕای من هەر یەکە و خەریکی ئیشێکی خۆی بێت حەز و خولیایەکی خۆی باشترە لەوەی دانیشێت بۆ خۆی ئەیپادکە یان موبایل بە دوور بێت لە شاش ئەلکترۆنیەکان ڕاستە ئەو کاتی کە هەیەە گرنگی بن بۆ بەهرەی کە وەکو ئێوە بەهرەی هوەری بێ یاخود میوزیک بێیان هەر بەهرەیەک بێ کە خۆیان پێیان خۆشە وێنەیەک لە وێنەکانە هەڵبژێرە بۆمان باسکە وێنەت زۆرە عادی باسێکی ئەمەمان بۆ بکەم من حەزەکەم باسێکی ئەومان بۆ بکەیت ئەمە 2022 کێشم 2022 کێشات باشە باسی ڤایرۆسی کۆرۆناکە وایە
زۆر جوانە سێری ئەو دەربڕینەکان سێری چەند جوان باسی کردو 2020 دواتر 21 اینجا دواتر 22 جا ئەمە خۆیان دروستیان کردوواتە لە ماڵەوە تەختیان هێناوە و ئەم پەڕۆیان هێناوە و دواتر دروستیان کردووە و زۆریش جوانە دڵنیام کە دایکیش هاوکاریان کردو وانە زۆر باشە جا ئێمە ئێستا چاوەڕێکین کە هاوڵاتیان بێن بۆ لامان خەڵک بێن بۆ لامان خێزانەکەی محەممەد و زنار بێن بۆ لامان و پێشانگاکەمان کراوێ من یەکەم لەو حەم کە دەستم پێکرد ئەم لەو حەیە بوو ئەم لەو حێ بوو یەکەم لەو حەد ئەڵێ زۆر جوانە سێریکان ئەو کاتە بەس دەرمەزانی بەس دەزانی دەرکێشم ئەو کاتە بەس دارتەزانی ئێستا چی بچێزانی ئێستا شت فێر بووم زەلامەتوانم شتی خان و شت دەزانم و دەشت و دەرئەزانم و ئافرم وێنە کێشانیش پێویستە کە بەردەوام بی لەسەری بۆ ئەوەی کە وەکو تۆڵی شتی زیاتر فێربی و بتوانی کە بە باشتر و باشتر وێنە بکێشی تۆش بەردەوام بە زنار باشە باشە زۆر چاکە من لە 2025 ئەمەم نەکەشەوە 2025 2023 با من تێبگەم ئێستا 2024 تو ئەمە لە 2025 کێشاوە نەخێر ئەی 2023 لە 2023 کێشاوێتی ئێستا 2024 باشە زۆر جوانە تابلۆکانتان دەستان خۆش بێ بە هیوام کە بەردەوام بن و بتوانن کاری جوانتر بکێشن جا ئێوە لە برەوەی کە خاوەنی ئەم تابلۆیانن پێشانگاکەژی ئێوەیە ئەبێ لێرە چاوەڕێ بکەن بۆستن بۆ ئەوەی کە هەر کەسێک هاو ڕوونکردنەوەی بەرێ لەسەر تابلۆکانتان بۆیان باسکە ئەگەر پرسیاریان هەبوو وەڵامیان بنەوە باشە منیش لەگەڵتانە. زۆر باشە دەسەکانتان خۆش بێت وی بڵێ چی ئەوە میوانەکانمان هاتن با بە خێراتنیان بکەین بەخێر بێن بەخێر بێن تۆش بە خێراتنیان کە زنار بەخێر بێن فەرمونون بەخێر بێتونی بەخێر بێن بۆ پێشانگای محەممەد و زنار وەرن سێرکەن سێری لۆحەکانیان بکەن زنار تۆش بۆیان باس بکە سەیزنی ئازیزانمان وەکو ئەبینن پێشانگاکەمان کۆمەڵێک میوانی زۆر خۆشەویست ئەمڕۆ لەگەڵمانابوون و توانیان کە لە پێشانگاکەی محەممەد لەگەڵ زنارا بەشداری بکەن و هەردووکیان زۆر دڵیان خۆش بوو کە خێزانەکانیان و هاوڕێکانیان کۆمەڵی خەڵک ئەمڕۆ لێرە بوون جا با پێشتان بڵێم ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی محەممەدیشە لە ڕۆژی لەدایکبوونیشە توانیمە کە من خەونەکەی بەدی بێنم بە هیوام هەمیشە لە ساغ و دڵخۆش بن پێکەوە و کار لەسەر ئەم خەونەکەن لە داهاتووتانە و دیارەکی شماوە بۆتان زنار ماندوو بوویت لە بڕەوەی کە ڕوونکردنەوەی زۆرە بۆ ئەو کەسانی کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون بۆ میوانەکانمان هەستەکەم ماندوو بوویت دڵخۆش بوویت لە کۆتاییە کە خەونەکەت بەدی هاتووە بەڵێ منیش دڵخۆشم ئەی تۆ محەممەد منیش زۆر چاکە سوپرایزەکانم با بێنم هاوتم لە کۆتایە سوپرایزێکیشم هەیە ئەوتانێ جا لەبەرەوەی کە هەردووکتان وێنەکێشێکی زۆر باشن فەرمۆ ئەمە بگرام دەسپاس و ئەمەش ئەکریلیکە
نازم ئەگەر بەمە کارتان کرد بێت بەڵام ئەتوانن بەکاری بێنن کارکردن لەسەری زۆر ئاسانە و ئێلاسکیچنیشن بۆ هێناون بۆ ئەوەی کە بیخۆن و تەندروست بن لێرەشە سنار سێرکە هاچین بۆ هێناویت بۆیەم بۆ هێناوی بۆی تر جۆرێکی ترە باشە و دەفتەری وێنە دوو دانەی تایە و هەروەها ئەمەش قاپەکانە کە بەکاری بێنن بەڵام دواتر بە پاک و خاوێنی ڕای بگرن بیشۆن باشە زۆر چاکە ئەمەش بۆ ئێوە پیرۆستان بێ بە هیوام کە لە داهاتوە کاری لەسەرکەن ئەم خەونەتان بۆ ئەوی کە ببن بە دوو هونەرمەندی زۆر دیار خەمە نەبێ هەمووی پارێزراوەرە وەرێرە با پێکۆ ماڵاوای بکەین زۆر چاکە دڵخۆش بم کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوام کە هەمیشە لە شتاغ و دڵخۆش بن و منیش بەردەوامم لە بەدیێنانی خەونی هاوڕێکانم تا بەرنامێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواافیز